لێدوانەکانی سەرۆک ترامپ ئەمڕۆ کە دەڵێت کۆماری ئیسلامی لە کۆتایی خۆیدایە و جگە لە تەسلیم بوون هیچ بژاردەیەکی دیکەی لە بەردەستا نەماوەتەوە، جارێکی دیکە سەرنجەکانی بەو ئاراستەیە دەبا کە هێرش و فشارەکان بۆ سەر ئێران تا دێ زیاتر دەبن. لە هەمان کاتدا راپۆرتێکی تەلگرافی بریتانیا بڵاوی کردوێتەوە کە لە کۆبوونەوەی نێوان سەرۆکی ئەمریکا و سەرۆکوەزیرانی ئیسرائیل بژاردەکانی وەک گەماڕۆدانی ئێران لە ڕێگەی وشکانیەوە تاوتێ کراوە. ئایا استراتیژیەکی لەم شێوەیە دەتوانێت ئەمریکا بگەێنێتە ئامانجی خۆی؟ بۆ گفتوگۆ لە سەرم بابەتە دکتۆر خالد خەیاتی مامۆستای زانستە سیاسیەکان لە زانکۆی سوێدمان لەگەڵا. ئەو کاتت باش کاک دکتۆر خەیاتی، وەک باسم کرد سەرۆکی ئەمریکا هەر ئەمڕۆ ڕایگەیان کە ئێران شتێکی وای لێ نەماوەتەوە و ئەوەش کە ماوەتەوە بە زووی لە ناو دەچێت. وتیشی تاران جگە لە تەسلیم بوون بژاردەیەکی دیکەی بۆ نەماوەتەوە. دەمەوێت بزانم بەڕای ئێوە مەبەستی سەرۆکی ئەمریکا لە تەسلیم بوون لە ڕووی سیاسی و هەروە لە ڕووی سەربازیشەوە چ مانایەک دەگەێنێت؟ لە ڕاستیدا زۆر سپاسەوە پرسیارێکی گرینگە. لە ڕوانگەی منەوە لە ڕاستیدا لێدوانەکانی سەرۆک ترامپ بە چ شێوەیەک فۆرمۆلە بکریان نەکرێ، یا هێندێک زارۆگی بۆ خۆت ئاماژەت پێکرد باسی هێرش دەکرێت، هێندێک زار باسی گەمارۆ دەکردێت، هێندێک زار باسی ئالتەرناتیوی پێکهاتن و لە ڕاستیدا گەویشتن بە پێکهاتنێک لە نێوان ئێران و ئەمریکا. خودی ئەوانە هەر جۆرێک باز بکرێت دوو حەقیقەت دەبێت لە بەرچاوی ئێمە بێ. ئەو دۆخەی ئێمە تێداین گەڕانەوە بۆی نییە، ینی ئەو دۆخە دەبێت لایەکی وەلایەکی کەوێتەوە. لێردا مەسەلەی دووەم دێ، حەقیقەتی دووەم دێتە ئاراوە. ئەویژەوەی کە لە گەڵاڵەی پرسیارەکەی تۆدا باشە ئەو گۆڕانکاری دەبێ بێتە ئاراوە چییە؟ لە ڕوانگەی ئەمریکاوە لە ڕاستیدا ئێمەمانە باسی گۆڕانی ڕژیم و نەمانی کۆماری ئیسلامی ئێران دەکەین، بەڵام خوێندنەوەی من بۆ ڕوانگەی ئەمریکاوەیان ئەو لەو چەشنە گۆڕانە گۆڕانکاری یا ئەوەی پێڵە ڕژیم چێنج بە شێوازێکی نەریتی ناڕوانن. لە ڕووی سیاسیەوە ئەوان پێیان وایە بەرەگای گوشار، بەرەگای شەڕ، بەرەگای داواکاری، بەرەگای سەرکردنەوەی پەیوەندی دیپلۆماسی، بەرەگای هەموو ئەو ئامرازانی بەکاری دێنن، لە ڕاستیدا ڕژیمی ئێران مەجبور بکەن کە ڕەفتاری سیاسی خۆی بگۆڕێت. ئەو ڕەفتاری سیاسیش ئەوان گەیشتوونەتە و قەناعەتە دەبێت کۆمەڵێک کەسی تێکنۆکرات کە لایەنگری ئەوەن لەگەڵ دنیای دەرەوە پەیوەندیەکی ئاسایی و نۆرماڵیان هەبێت ئەو جورە کەسانە زڵەوی دەسەڵات لە ئێران و بەدەست. باشە کاک دکتۆر، ئەگەر بێت و وەک ئاماژەم پێکرد لە سەرەتاوە بە پێ راپۆرتەکەی تەلگراف گەماڕۆی ئێران لە ڕووی ڕێگەی وشکانیەوە بخرێتە بواری جێبەجێکردنەوە دژی ئێران، ئەمە چۆن نەتوانێت توانای ئێران بەرەو لە ناوبردن بووە بە تەواوی؟ دەزانی هەر لە ئێستاشەوە پێش ئەوەی ئێمە بگەینە ئەو کۆناغەش کە گەماڕۆی وشکانی لەلایەن وڵاتانی دەرودراسیەوە بخرێتە سەر ئێران، بۆ نمونە تورکیە بێ، ئازەربایجان بێ، تورکمەنستان بێ، ئەفغانستان بێ، پاکستان بێ، لێن ئەو وڵاتانەی لە دەوروبەری ئێرانن، هەر ئێستاش کە ئەمە قسە لەگەڵ یەکتر دەکەین، دەوڵەتی ئێران دەوڵەتێکی ئیفلاسە، یعنی شکست خواردە و وەرشکەستە. ئەو جوری بە ئینگلیسی دەڵێن فیلد ستیت. فیلد ستیت بۆ معنایە ئەو دەوڵەتە ناتوانێت تعبیر و گوزارە لە هەبوونی دەوڵەتێکی نۆرمال لە ژیانی ڕۆژانەدا بکات. موسساتی ئەو دەوڵەتە لە کارکەوتون، خزمەت گوزاری سەرەتایەکان لەو کۆمەلگایەدا دابین ناکردرێ، پێداویستەکانی هاوڵاتیان و هاشارومەندان لە بەرچاو ناگیرێ، و لە ڕاستیدا بەشی سیویل و مەدەنی کە دەوڵەتێکی نۆرمال دەبێت دەستەڵاتی بەدەستەوەیە ئەوانە نین، بەڵکو ئەوەی کە دەستەڵاتی بەدەستەوەیە بەشی شاراوەیە کە لە ژێر زەویە، لە ژێر کلێلەکان یا لە بن شاخوچیاکاندا. و لێرەدایە کە ئێمە دەتوانین بڵین ئەو دەوڵەتە هەر لە ڕووی کارکردەوە لە ڕووی ئەو مەفهوم و تێگەیشتنەی ئێمە لە پێناسەی دەوڵەتەمانە کارکردی نەماوە و پچی کەوتووە. جا ئەگەر بێت و ئەو نەوعە گەماڕۆیە بخرێتە سەرکەویش، ئەلبەتە شتێکی حاسان نابێت لەوانەیە ئەو دەوڵەتانی دەوروبەر بە شێوازی جۆر بە جۆر لە بەرامبەر ئەو دیارڕێدا هەڵوێز بنۆنن ئەوەندەی دیکە وەزعی دۆخی ئێران بەرەو نالەباری و ناخۆشی دەبا. بەڵێ من هەر ئەمویزە و پرسیارە بکەم کە بڵێم ئایا هەر بەڕاستی لە بەرچاوگرتنی دەراوسیەکانی ئێران و ئەو سنوورە بەرفراوانەی کە لەگەڵ چەندین وڵاتە هەیەی کە ڕەنگە هەندێک لەو وڵاتانە شتی هاوبەشیان لەگەڵ ئەمریکاشانە بێ ئامادە نەبن با بڵێن هاوکاری بکەن. ئایا لە ئەگەرێکی بەو شێوەیە
ئەکرێ ئەمە جێبەجێ بکرێت ئەگەری هەیە هەر بڕاتە بواری جێبەجێکردنەوە؟ ئەو دەوڵەتانی دەوروبەر دەتوانین بڵین هەڵوەستی زۆر بە زۆر لەوانەیە بنوێنن. ئازەربایجان لەگە باسپێن کە بۆ خۆی پێگەیەکی استراتێژیکی گرنگی هەیە، پەیوەندێکی چەند ساڵەی زۆر نزیکی لەگەڵ ئیسرائیل هەیە. ئەگەر بێت و ئیسرائیل زەخت کاتە ئازەربایجان و پێشتریش ئیسرائیل لە ڕێگای ئازەربایجانەوە هێندێک دەستی گەیشتۆ بەسەر نهێنیەکانی چالەکی ئەتۆمیەکانی ئێران. لێرە ئازەربایجان بەڕێگای ئیسرائیلەوە دەتوانیە خۆ بخاتە ئەو کۆناغەوە لە بەرامبەر ئێران هەڵوێست بنێنێ. پاکستان پەیوەندێکی زۆر نزیکی لەگەڵ عەرەبستان هەیە. ئێستا عەرەبستان بخۆی لایەنێکی دیاری ئەو کێشەیە و تەنانەت مەیدانی قەیرانەکە فراوان بۆتەوە. پاکستان بەو پێگەز لاوازە ئابوورێهەیەتی ناتوانێت بەربەرەکانێکی ئەو تۆ لە بەرامبەر ئەو پرۆژێ بکە. ئەوەی دەمێنێتەوە لێرە تورکیەیە. تورکیە دەتوانێت ڕۆڵێکی دوولایەنەیە هەبێت بۆیە شتەکە حاسان نیە، بەڵام دیسانیش ئەگەر کەمێکیش لەوە بکرێتە قۆناغی جێبەجێکردنەوە زەختی زیاتر دەخرێتە سەر ئێران و ئێران بەرەو کاک دکتۆر ئەگەر بە خێرایی پێم بڵێ بە کورتی پێم بڵێ کە تا چەند ئەم پلانە بەڕای جەنابەت ئەگەری هەیە جێبەجێ بکرێت؟ دەزانی بەشێکی جێبەجێ دەکردێ ئەوەی کە ئەمن تێبگەم لەوانەیە مەسەلەن هێندێک ڕێگا ئەخەمە نابێ ڕۆڵی رووسیە و چینیش لە بەرچاو نەگری. ئەوانە دەتوانن لە حاڵەتی جۆر بە جۆردا بە شێوازی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ یارمەتی بگەیەن لە ئێران. ئەوانە دەتوانن هێندێک پرۆژە و پلانی ئێران پوچەڵکەنەوە، بەڵام ئەگەر ئوکراینیش بێتە نێو قەیرانەکە، ئەگەر ئوکراینیش ببێتە بەشێک لایەنی شەڕەکە، ئەوەندەی دیکە ئاڵۆزی لە بەرامبەر ئێراندا دێتە ئاراو. من پێم وایە سەرەڕای هەموو لایەنی ئەرێنی نەرێنی ئەو پرۆژەیە ڕۆژانی داهاتوو لە بەرژەوەندی ئێران قسە ناکە، بەڵکو ئێران زیاتر بەرەو ئاراستەوە کاریشی خراپتر دەبێت. بەڵێ، خالد خەیاتی، مامۆستای زانستە سیاسیەکان لە زانکۆی سوئێد، سپاس بۆ بەشداری لەم گفتوگۆیەدا.